بەڵێ ئەوەی کە ئەمڕۆ تێپەڕی لە یاسای چاکسازی سێ مادەیە ئامانجەکانی یاساکە کە گرنگ بوو لە مادەی یەک و مادەی دوو ئەسەری ڕەجعی بوو هەڵوەشاندنەوەی دوو موچە بوو مادەی سێ هەڵوەشاندنەوەی هەموو ئەوانەی کە بە پلەی وەزیر و بریکاری وەزیر و ڕاوێژکار و بەڕێوەبەری گشتی خانەنشین کراون و لەو پلە وەزیفیانانە بوون هەمووی هەڵەوەشێتەوە و ئەوانەشی کە شایستەی خانەنشینین لە خەباتی ڕزگاری بوون تاکو پێنجی سی ساڵی 1991 ئەوە دەبێت بە یاسای خانەنشینی و ڕێزلێنانی پێشمەرگە موچەیەکی شایستیان بۆ دابین بکرێ یەکێکی تر لە بڕگەکانی مادەی سێ خانەنشینی ڕێخستنەوەی خانەنشینی پلە باڵاکان بوو لە پلەی باڵای سەرۆکی هەرێم و پەرلەمان و حکوومەت و جێگرەکانیان و پەرلەمانتاران و وەزیرەکان ئەمە چاکسازیە لەم وەزیفە گشتیانە کە لادان و کاری نایاسایی زۆری تیا کراوە بەڕاستی ڕەخنەمان هەبوو و کاری جدیشمان کرد بۆ ئەوەی خانەنشینی پلە باڵاکان تەواو کەم بکرێتەوە بە هاوتای عێراقی لێ بکرێ موچەی کەمترین خانەنشین لەگەڵ پلە باڵا بەرزترین دەهێندە زیاتر نەبێ بەڵام بەداخەوە ئێستا ئەو ڕای ئێمە وەرنەگیرە ڕەنگە لە 170 بۆ تەمەنی 50 ساڵ و 15 ساڵ خزمەت و لە 160 بۆ ئەوانەی کە تەمەن و خزمەتیان کەمترە کە ئێمە دەنگمان بەمە نەداوە دژیشی بووین وتمان دەبێت ئەوانەی کە لە هەرێمی کوردستان موچەیان کەمە بەرز بکرێتەوە لە خانەنشینی کەمترینی 400 بێ و ئەوەشی کە پلە باڵایە ئەم جیاوازیە زۆرەی نەبێ بە 20 هێندە و 25 هێندە دەبێت لە 10 هێندە زیاتر نەبێ بەڵام بەداخەوە دەنگی نەهێنا ئەوەی زۆری نێک کە دەنگیان پێدا بە پلە باڵاکان بەو جۆرە تێپەڕی وە کۆبوونەوەکە سبەینە بەردەوامە بێت تا یاساکە ڕەنگە بۆ هەفتەی ئایندەش بخایەنێت تەواوەکەین.